لە ئەڵەبجە نەخۆشیەوکردنی پەردەی مێشێک لە ناو منداڵاندا بڵاو بووەتەوە. تەندروستی ئەڵەبجەش ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە کە هیچ کەس سەردانی نەخۆشخانەی منداڵانی شارەکە نەکات. بە پێی ئامارەکان 20 منداڵ بۆی نەخۆشیەکەوە لەژێر چارەسەری پزیشکیدان. بەڵێ وەک ئەزانن ئەم نەخۆشیە شتێکی تازە نیە سەرەتا نەخۆشیەکە، یعنی ئەوە نیە کە شتێکی تازە بێ، پێشتریش هەر هەبووە، بەڵام هەبوونی بەم ڕێژەیەک لە ماوەیەکی کورتە ڕێژەیەکی زۆرە خۆی لە ئەسڵان نەخۆشیەکە گواستراوەیە. وەک ئەزان ئەم نەخۆشی گواستراوەیە ڕێگی گواستنەوەکەشی ئەوەیە کە بەرکەوتن ئەگوازرێتەوە. وەک ئەبینن لەوانەیە مەسەلەن نەخۆشەکانیشتان وەرگرتە بێت، ئەوەیە کە هەیە لە ماڵێکا سێ مناڵی توش بووە، کەواتە ئەم نەخۆشی گواستراوەیە پێویستە وا بکرێت کە هاتوچۆی ناو خەستەخانەکە نەهێڵڕێتە ئەوەی نەخۆشیەکە زیاتر بڵاو نەبێتەوە. هەوکردنی پەردەی مێشک لە ناو منداڵاندا بە نەخۆشیێکی گوازراوەدا دەنرێت. لە ناو خێزانێکدا هەیە 3 منداڵ توش بوون. زۆر سپاسانەکەم بەخێر بێن یاخوا سەرەتا 15 مانگ بوو کوڕەگەڕەکەم لە مەکتەباتەوە تووشی سەرێشەیەک بوو ئیزعاج بوو بە ڕووناکی لە داغڵی خەستەخانەمان کردوتیان ئەبێ لێرە بخەوێت. دەستخۆشی لە دکتۆرەکانەکەم کەم و کوڕیان نەبووە بە پێی پێویست هاتوون بە دەممانەوە. دوایەوەش مناڵێکی ناوەندیم هەیە 4 ساڵە، ئەویش هەر هەمان شتە و 1 ساڵێکیشم هەیە هەر ئەمان شت. نیشانەکانیشی تایە و سەرێشە و ڕقیان لە ڕووناکیە. هەمووی یەک ڕۆژە بێهێناومە سەری ئازاری زۆر بوو، تایەکی بە قۆتیشی هەبوو، ینی 39 38 ئەوە ئیتر وەڵای هێنامان بۆ ئێرە. سپاس بۆ خۆیەسە باش، ینی زۆر بەدەمتانەوە کارمەندوشتەکان هەمویان ینی عیلاجان بەردەوام بۆ ئەکرێ. پزیشکێکی پسپۆڕی مناڵان دەڵێت مناڵان لە 1 ساڵانەوە تا 18 ساڵ تووشی ئەوکردنەکە دەبێت و هەفتەیەک تا 3 هەفتە پێویستە لەژێر چارەسەری پزیشکیدا بێت. ئەو کارەکانی نەخۆشیەکە بریتە لە هەوکردن عادەتەن بەهۆی ڤایرۆس بەکتریا یان مشەخۆرەوە بێت. بەنسبەت هۆکارەکانەوە بەنسبەت نەخۆشەکانەوە کە ئێستا هێمانە لە قاوش حاڵیان 20 نەخۆشمان داخڵە لە خەستخانە، لێرە 20 نەخۆشمان هەیە، حاڵەتەکان هەیە، 20 نەخۆشیشمان چاک بۆتەوە ڕۆشنەتە ماڵەوە. پێویستیان بە چاودێری بەردەوام هەیە، پێویستیان بە داودەرمانی بەردەوام هەیە، پێویستیان بە تاقیگەیەکی زۆر باشی پێشکەوتو هەیە تاوەکو بتوانین ئێمە هۆکاری ڕاستەقینەی نەخۆشیەکە دیاری بکەین کە تا ئێستا ڕاستیان منەمان توانیوە بە بەدوەدا چوونیان لە هەوڵانەوەی کە بۆچی بەم حاڵەتە بەم ڕێژە زۆرە ئەم حاڵەتانە لای ئێمە لە ئێستاە بڵاو بۆتەوە هەیە. بەپێی زانیاریەکانی نەخۆشخانەکە 20 نەخۆش پێشتر چاک بوونەتەوە، بەڵامەوەی پێویستە بۆ کۆنتڕۆلکردنی نەخۆشیەکە دەرمان و پێداویستی پزیشکی دابین بکرێت. نەخۆشیەکەش زیاتر لە ناو منداڵانی خواردە ساڵ دەردەکەوێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.